ئەوانی کەم ساڵمە لێرە بەردەوامم زۆر سپاسی مامۆستاکان مەکەم بەڕاستی سوودێکی زۆرم بینیوە کوردیە و عەرەبیە و بیلکاریە دەرزەخوێنین هیوادارم هەر سەرکەوتو بوون و هیوادارم هەموو ساڵی بەردەوام بن وەڵا هیوادارم بەردەوام بن هەتاوەکو ئەم خولانە بەردەوام بێ هیوادارم ئیتر بەردەوام بن هەتاوەکو سەر کەوا خەڵک زیاتر سوودی لێ ببینێ ئەوانەی کەوا وەکو ئێمە بێن بەردەوام بن کە بتوانن ڕۆشنبیر بن پێویستیان بە هیچ کەسێک نەبێ بۆ هەر جێگایەک چوون من پۆلی یەکم ئەم ساڵاتمە پۆلی 1 و 2مان هەیە بیلکاری کوردی عەرەبیە خوێنین دەستخۆشی لە مامۆستاکانەکەین زۆری لاگە بن پێمان و ماندووە بن هیوادارم بەردەوام بێ هەموو ساڵێ هەتا ئێمە فێر شتێکە بین سوودمانیش دێ بینیوە با بەردەوام بێ دەستخۆشییان لێ ئەەکەین چکم ئێم ئەوەی خوێنەواری نەبێ ئەڕوا بۆ شوێنێ نازانێ شتێ بخوێنێتەوە و ئەمانە ئیتر ناخۆشە نەخوێنەواری ڕێکخراوی خوشکان هەستایی بەکردنەوەی خولێکی نەهێشتنی نەخوێندەواری پۆلی یەکمان هەیە پۆلی دووەممان هەیە تقریبا 43 ئافرەت 45 ئافرەت سوپاس بەخوای گەورە بەشدارن لەم خولەیە ئیسیفادەیشیان لێ کردووە بەتەمان ئینشاءالله هاوین خولی هاوینەمان هەیە دەرزی عەقیدەمان هەیە لوغەی عەرەبیمان هەیە فقی ئافرەتانیشمان هەیە بەتەوان ئینشاءالله هەر ساڵانە بەردەوام بین لەم خولەیە الحەمدولله لەخوا بەزیاد بە مامۆستای پسپۆڕە لەخوا بەزیاد بێ ئافرەتمان هەیە هیچ خوێنەواری نییە ئیستاکێ تقریبا بەقەد تەلەبەیەکی پۆلی یەکی ناوەندی دوی ناوەندی ئەتوانێت عەرەبی حەرفەکانە ناسێت توانێت بیشی خوێنێتەوە سوپاس بەخوای گەورە